ئاگری نەمرود هەرچی خاوەن عەقڵ و بیرە ئەڵێ زەمین خوێڕیگیرە بەرەی هەژاران هەر لە دوور نەحلەت ئەکەن لە خوار و ژوور لەناو خێڵی بەژخراوان لەناو خێڵی بەشخراوان لەناو جەرگەی جەرگبڕاوان سەرکاروانی ئاوارەکان دەنگ دلێری هاوارەکان بێشکەی بەشەر لە پاش تۆفان کوردستانە بە ناونیشان گەرچە هەر بێ ناونیشانین بۆ تیری چوارلا نیشانین بە ئاسن و ئاو ئاگر ئەبرن ئەدرن کەربەلاگر تەنها قەومێ حەفتا میلیۆن لەم جیهانە بێکەس بێشۆن کە بێسکە و بێئاڵایە دەست بێهێزیشی باڵایە دەنگی بەرزۆ کرد هەزار جار بۆ زلهێزانی ئیستیعمار دەنگی بەرزۆ کرد هەزار جار بۆ زلهێزانی ئیستیعمار ئێمە کوردین برابەشین دارای دڵ و چاوی گەشین 100 ساڵ تەرح و حیلەی گڵاو هەر حەلەلەی بۆ کوردەڕاو ئەومانە بەس بۆ دوژمنان خەویان نییە بۆ داودانان ئاگر نەمرود کوژایەوە هەر ئیبراهیم بەرزمایەوە هیتلێر نازی خودکوشی کرد بۆ مدیەنیش لەدا خامرد با بتەقێ چاوی ناحەز کورد هەر باڵا ئەکا گەزگەز 100 لا ئاگر بنێنەوە هەر ناسووتین ناتوێنەوە خدای ئەو گشتمور و مارە خدای ئەو گشتمور و مارە بسووتێن ئەو غەدارە کە حەز ناکا چیا سەوز بێ ئەنجومەنی فەوز و ڕەوز بێ ئەی دەستان خۆش کوڕان چیا دەنگتان گەیی ئەو پەردنیا نەینێنە مل گەرمی هاوێن نەینێنە مل گەرمی هاوێن کورد ئەزانی ڕێوی دەکوێن گەلاوێژی بوونمان هەڵات جا ئەگەینە قەڵای ئاوات گەلاوێژی بوونمان هەڵات جا ئەگەینە قەڵای ئاوات